ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا وەرزی سیاسی نوێی بە گۆڕانکاریەکی بچووک لە کابینەکەیدا دەست پێ کرد. لە دوای دەست لە کارکێشانەوەی بنواڵاس وەزیری بەرگری ئەو گۆڕانکاریە وەزیرانی بەرگری و پەروەردە و وزەی گرتەوە. بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە حکوومەتی بەریتانیا لە نەریتی خۆی دەرچوو کە چەند ساڵێک بوو پەیڕەوی دەکرد ئەویش بوونی وەزیرانی بەڕەچەڵک موسڵمان بوو لە حکوومەتی پارتەکانی پارێزگاران و کرێکاران بە تایبەتی بوونی ناوگەلێکی خاوەن قورسایی لە پارتی پارێزگاراندا کەچی کابینەی سۆناک خاڵیە لە ناوێک لەوانە. دیاریکردنی وەزیری موسڵمان لە حکوومەتی بەریتانیادا دەگەڕێتەوە بۆ سەردەمی حکوومەتی گۆردن براونی کرێکاری لە ساڵی 2010دا بەدانانی وەزیر شەهید ڕەفیق مالیک بە وەرگرتنی چەند پۆستێک سەرەتا بە پۆستی وەزیری گەشەی نێودەوڵەتی و دواتر وەزیری داد و لە کۆتاییشدا وەزیری ناوخۆ کە هەموویان وەزارەتی گرنگ بوون. هەروەها وەزیرانی موسڵمان لە سەرکردایەتی پارتی پارێزگاراندا نزیک بوونەتەوە وەکو ساجید جاویدی بەڕەچەڵک پاکستانی کە یەکێکە لە سەرکردەکانی پارتی دەسەڵاتدار لە دوای دەست لە کارکێشانەوەی بۆریس جۆنسن لەسەر ڕێبەرایەتی پارتی پارێزگاران ڕکابەرایەتی دەکرد. حکوومەتی سۆناک کە چاوەڕێ دەکرێت تا هەڵبژاردننی داهاتوو درێژەی هەبێت کەوا بڕیارە لە کۆتایی ساڵی داهاتوودا بکرێت. گەڕایەوە بۆ خاڵی سفر مەسەلەی سپاردنی وەزارەت با وەزیرانی موسڵمان دەگەڕێتەوە بۆ پارتی کرێکاران لە دوای شەید ڕەفیق مالیک پۆستی وەزارەت درایەخات و سعیدە وارسی لە حکوومەتی دەیڤید کامێرۆن لە ساڵی 2010دا دوایەوەی بووە سەرۆکی یاوبەشی پارتەکە بەڵام لە ساڵی 2014دا بە هۆکاری سیاسەتی پارتەکەی لە مامەڵەی لەگەڵ کەرتی غەزەی فەڵەستیندا کە ئەو نەیتوانی قبوڵی بکات دەستی لە کارکێشایەوە بەڵام دوایەوەش لە پەرلەماندا بووە ڕەخنەگرێکی توندی سیاسەتەکانی پارتی پارێزگاران بە تایبەتی لە مامەڵەی لەگەڵ دۆسیەی ئیسلاموفۆبیا. Our policy is supporting international accountability and funding the International Criminal Court. دیارچین ڕووداوی وەزیرانی موسڵمان دەست لە کارکێشانەوەی خاتوو نوسرەت غالی بوو لە حکوومەتی بۆریس جۆنسن لە ساڵی 2020دا ئەویش با تۆمەتبارکردنی کابینەکەی کە بە شێوەی ڕەگەزپەرستانە مامەڵیان لەگەڵدا کردووە چونکە هاوڕێیانی لە حکوومەتدا پێیان وتووە ئەوان هەست بە ئارامی ناکەن چونکە ئەو موسڵمانە. نازم زاوی وەزیری بەریتانی بەڕەچەڵک عێراقی لە باشترینی وەزیران بووە لەم ساڵانەی دواییدا دوایەوەی داوای لێکرا کە سیستەمی پێکوتەی کۆڕۆنا جێبەجێ بکات. دواتر وەکو یەکێک لە وەزیرانی پارتی پارێزگاران ئاستێرەی درەوشایەوە ئەو کاتەی وەزارەتی خەزێنەی وەرگرت کە دووەمین پۆستە لە دوای سەرۆکوەزیران. وەزیر ساجید جاوید هەمیشە کێشەی هەبوو لەسەر موسڵمانبوونی بەڵام ئەو خۆی وەکو بەرگریکار لە موسڵمانان و دژی ئیسلامۆفۆبیان نیشان دەدا و دژی بۆریس جۆنسن وەستایەوە ئەو کاتەی ژنانی موسڵمانانی وەکو سندوقی داخراو ناوبرد. وەزیرانی موسڵمان سەرەڕای درەوشانەوەیان ڕیشی سوناک خۆی لە دانانیانی پاراست بە تایبەت کە ناوبراو بە ئاین هیندۆسیە و پێدەچێت ئەمەش یەکێک لە پاڵنەرەکانی بێت.